سەرکردایەتی سیاسی کوردستان داعش عێراق بووەتە جێگەی ڕەخنەی شارەزایانی سیاسی و یاسایی و بەگەڕانەوە بۆ سەردەمی خێڵایەتی و حکومێکی دیکتاتۆری دەزانرێت. شارەزایەکی سیاسی دەڵێت ئەو ئەنجومەنەی بەناوی سەرکردایەتی کوردەوە پێکێنراوە هیچ شەرعیەتێکی لای وڵاتانی ئیقلیمی و بیانی و ناوخۆی هەرێم نییە و بەگەڕانەوە بۆ سەردەمی خێڵایەتی ناوی دەبات. داواش دەکات هیچ کەس و لایەنێک ئەو ئەنجومەنە قبوڵ نەکات کە دەویسترێت بکرێتە بەدیلی دامەزراوە شەرعیەکانی هەرێم. ئەو ئەنجومەنی سەرکردایەتی داژی ڕاقە بەڕێی من زۆر زوو لە ناو دەچێت کەس تا ئێستا شەرعێتێکی وای پێ نەداوە خۆشمان شەرعێتی پێ نادەین بەڕاستی یار عیبە خەڵکی تێدایە زۆر عیبە 350 دەنگی لەو دەنگانە هێناوەکە لە ئاخری هەڵبژاردندا ئێستا ئەوڕۆ سەرکردەی من و تۆیە شتی وە هەر قبوڵ ناکرێت بۆ میلەت. بەڕاستی ئەم ئەنجومەنەی کە دایاننا ئەبم شێوەیە لە ناکاوەوە فقط و فقط دەتوانین لەو چوارچێوە ڕاچاوی لێ بکەیت ئەجێندای بنەماڵەیەکی تایبەت ئەجێندای چەند ئایلەیەک ئەجێندای دوو حیزبی سەرەکی بە ئیستلاح لە ناو باشووری کوردستان بوو کە ئەمە ئێمەی بەگەڕاندەوە قۆناغی هەرە 300-400 ساڵ لەوەی پێشی قۆناغی دەرەبەجی قۆناغی عەشیرەتی کە ئیتر پێویست ناکە پارلەمان هەبێ پێویست ناکە ئەنجومەنی وەزیران هەبێ پێویست ناکە موعەسساتی دام و دەستگاهای دەوڵەتی هەبێت. داوا لە میلەتی کورد دەکەم ئەلێرەوە هەرگیز و هەرگیز سەرکردایەتی ئاوا قبوڵ نەکەن. ئێمە پارلەمانمان هەیە نوێنەرانی واقعی خەڵکمان هەیە ئەو نوێنەرانە سەرکردەی ئێمە ئەو نوێنەرانە وەکیلی ئێمەن و هەرچی دەکرێت دەبێت لە چوارچێوە ئەو نوێنەرانە و وەزا ئەنجومەنی وەزیراندا بکرێت. سەرکردایەتی سیاسی کوردستان داعش عێراق درێژکراوەی ئەنجومەنی باڵای ڕیفراندۆمە سەرڕایەوەی هیچ پاڵپشتێکی یاسایی نییە. داعش عێراقیش لە کۆتایی ناوەکەی لە دوای ڕیفراندۆم جارێکی تر بەگەڕانەوە بۆ عێراق وێنا دەکرێت. ئێستا کە دەسەڵاتی گەل هەیە بە هەر بارودۆخێکی نائاسایی ئەم دەسەڵاتە تاعتیل کراوە لە کار کراوە بە بڕوای شارەزایەکی دەستوری دەستور جگە لە پەرلەمان و حکوومەت و ئەنجومەنی دادوەری ڕێگە بە پێکێنانی هیچ جۆرە دەستگایەکی تر نادات کە لە سەروی ئەو دەستگایانەوە بێت. ئەوەشی لە هەرێم ڕوودەدات هەنگاونانە بەرەو دروستکردنی حیزب و دەسەڵاتی تاکڕەوی. بە هیچ شێوەیەک دەستور ڕێگە بەمە نادا چکە دەستوری وڵاتانی دیموکراتی تەنها باز لە پێکێنانی دەسەڵاتە هەر سێ دەسەڵاتە سەرەکیەکە دەکات. لە دەرەوەی ئەم سێ دەسەڵاتە هەر دەسەڵاتێکە بێ یاخود هەر دەسەڵاتێک کە پێچیش پێندرێ و بیانەوێت لە ڕێی مؤسساتەکانی حکومڕان وەکو پەرلەمان بە قانونێک بە بڕیارێک شەرعێتی پێ بدەن ئەم قانونەیە ئەم بڕیارە ناشەرعیە بەڕاستی لەبەر ئەوەی ئەم مؤسسەیە ئەسڵەن مؤسسەیەکی زیادە و شەرعێتیشی لە کەسەوە وەرنەگرت و یعنی بە ئیرادەی حیزبێکی سیاسی یان چەند حیزبێکی سیاسی لە سەروی ئەم دەسەڵاتە قانونیانەوە مؤسسەیەکدا بمەزرێنن وەکو ببێ بە مەرجع بۆ ئەم مؤسساتانە ئەمە شتێکە لەو پەڕی دیکتاتۆری و دوورە لە بنەماکانی دیموکراتیەوەیە. بەڕاستی بەرەو ئەوە دەڕواکەوە وڵات بەرەو حیزبی قائید بەرێ. پێکێنانی سەرکردایەتی سیاسی کوردستان داعش عێراق لەلایەن چەند حیزبێکەوە و بەسەرپەرشتی بارزانی و بێگەڕانەوە بۆ یاسا و پەرلەمان بووەتە جێگەی ناڕەزایی بەشێک لە لایەنە سیاسیەکانی ناوخۆ و حکوومەتی ناوەند و وڵاتانی ئیقلیمی پێدەچێت تاکە ڕێگەی گەڕانەوەش بۆ سەرمێزی دانوستانەکانی هەرێم لەگەڵ عێراق و تورکیا و ئێران هەڵۆشانەوەی ئەو سەرکردایەتیە حیزبیە بێت. جەلال محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.